شێوازی هەڵگرتنی سەوزە و میوە و خۆراکی و شکراو لە نێو ماڵەکانمانە ئەبینی کەیتر پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە ئەڕوا لەوانەیە ئەو سەوزە و میوە و خۆراکانی ڕۆژانە ئێمە بەکاری ئێنی لە ژەمە خواردنەکانمانە هەندێکیمان لێ بمێنێتەوە ئایا ئەمانە لەناو بەفرگرە هەڵیەگرین وە کامیان پێویستە لە کوێ بێت وەک شوێنی تایبەت بۆ ئەمایان کامەیە ئەمە وەکو سەوزۆ میوەکان وەکو شیرەمەنیەکان ئەمانە لە بەروی گەرمایە ئەبێ ئەوانە لە کوێدا بنین هەندێک خۆراکی و شکراومانەیە ئەبێ ئەمانە لە کوێدا بنین بۆیە ئێمە ڕۆ بە باشمانزانی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بۆی کە بە تایبەتی خانمان کە لە ماڵەوە بتوانن بە شێوازێکی باش ئەو پێداویستیانەی کە هەیەە خراپ نەبێت یاخود دوجار ئەگەر لە شوێنێکدا دایان ناو دوای بەکاریان هێنایەوە لە ڕووی تەندروستیەوە گرفتیان بۆ دروستنەکە کەواتە ڕێگا تەندروستەکە چییە ئەمڕۆ ئێمە تەواوی ئەو زانیارێ و ڕێگا تەندروستانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ستیق عزیز کەس نەزانی کە پسپۆری پاراستنی سەوزۆ میوەن بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر بێ بەیانی باش خۆش بن بەیانی ئێوە و بینەران و بیسەرانی کورساتی ئازیز و خۆشەویستی باش زۆر زۆر سپاس بە ئامادەبوونە زۆر بەخێر بێ دکتۆر سەرەتا باباسی چۆ بکەین سەوزۆ میوەکان دەست پێ بکەین کە سەوزۆ میوەکان لەوانێت تەمەنیان تۆزێک کەمتر بێ بۆ ئەوەی کە زوو تێک بچێت ئێمە ڕۆژانە تا چەند پێویستە ئەوەی کە بارجارێ پێش هەڵکردنەکە ئەوە باسکەین ئەوەی کە پێویستمانە بیهێنینە ماڵەکانمانەوە بەکاری بێنین یاخود ئەگەر زیادەمانە بوو چۆن مامەڵی لەگەڵا بکەین بەڵێ دووبارە ڕۆشتان باش طبعا کە ئێمە بینە سەر باسی پاراستنی میوە و سەوزە یان هەڵگرتنی میوە و سەوزە لە ماڵەکانە طبعا جیاوازە لەوەی کە بە شێوەیەکی بازرگانی تۆ لە ناو ساردخانە گەورەکانە ئەوانەی کە بە بڕێکی زۆر هەڵەگیرێن بەڕاستیەوەی کە لە بەفرگرە یا لە ساردکەرەوە یا لە سەلاجا هەڵەگیرێ ئەمە بۆ ماوەیەکی کەمە یعنی بۆ ماوەی تقریبان لە چەند ڕۆژێ بۆ هەفتەیەک لەوەنە تێناپەڕێ ئەگەر دابەشی میوە سەوزەکان بکەین کە بەپێی تەمەنیان هەندێکیان تەمەنیان لە ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژایە هەندێکیان چێت بۆ هەفتەیەک هەندێکیان چێت بۆ چەند هەفتەیەک بۆی بە شێوەی فرێشی هەڵبگیرێ بەڵام ئەگەر فکرەی هەڵگرتن باسکەی فکرێکی زۆر کۆنە و لە کۆنەوە کە مرۆڤ هەستی کردووە بۆی کە ڕۆژانە پێویستی بە خواردنە بیری کرۆتەوە کە ڕێگە و تەکنەلۆژیا زیاتر بەهۆی زانستەوە پێش بکەوێ هاتوتەوە ڕادەی کە هەتا بۆ ماوەی ساڵێک دەتوانرێ هەندێک لە میوە سەوزەکان هەڵبگیرێ بە تایبەتی وەکو پەتاتە وەکو پیاز وەکو ئەوانەی کە هەیە زۆر باشە ئەگەر بینە سەرەوە خۆراکە وشکانەی کە لە ماڵەوە هەیە وەکو برنج و فاسۆلیا و نیسک و ئەمانە ئەبێ شێوازی هەڵگرتنەکەیان چۆن بێت بەڵێ شێوازی هەڵگرتنی بڵین ئەوانە چێتە بابەتی دانەوێڵەکانەوە یان بڵین ئەوانەی کە وەکو نیسکە برنجە فاسۆلیایە ئەو وشکەکانی تر ئەوانە ئەبێ لە شوێنەکە بەڕاستی فێنک بێت چۆنڵی ئێمە پێڵین پلەی گەرمای ژوور یعنی پلەی گەرمای ژوور هەمیشە لە دەوروبەری 15 لە 25 سێ ناپەڕێ بەحەقەت لە گەڕی لە 20 پلێکی گەرمای گونجاوە لە 15 بۆ 20 گونجاوە و تیشکی ڕۆژ لی نەیات و شێ نەبێت ئەو شوێنە بچکە بەڕاستی یەک دوو فاکتەر هەیە یەک دوو هۆکارێک کاریگەری تەواو کاتە سەر تەمەنی میوە سەوزە حتا وشکەکانیش بە دەرەجە یەک شێیە بوونی شێ هۆکارێکی سەرەکیە بۆ تێکچوون و خراپبوونی میوە سەوزە بۆ وشکە بۆ ئەوان تریش یەکێکی تر لە فاکتەرەکان هەتاوە تیشکی هەتاو کە بەریەکەوێ کۆمەڵی گۆڕانکاری دروستەکە یەکێکی تر لەوانە پلەی گەرما کە ئەویش فاکتەرێکی سەرەکیە دایمە لە پلەی گەرما بەرزەکانە ئەبێتە هۆی لە دەستدان و کەمکردنەوەی کوالیتی ئەو بەرهەمە باش بینە هەندێک لەو خواردنانەی یاخود بڵێ کە ڕۆژانە بەردەوام لە ژەمەکانە بەکارێ نمونەی پیازمان هەیە دکتۆر من بازم کرد ئەمە باسکەین یعنی زۆر کەسمان هەیە ئێمە ڕۆژانە بە تایبەتی ترخانمان لە بەردەرگابیان پیاوەکە لە بازار پێنێتەوە دوسێ کیلۆێنێتەوە هەڵیەگرن بەڵام زۆر جارم پیازە چەکەرە ئاکات ئیتر شوێنەکە شێدار بێ ئایا دوای چەکەرەکردنی ئەم پیازە بەکاربێت زیانی هەیە یاخودنا بەڵێ ئەو ئەگەر ئێمە دقەتێکی ئەو کۆمەڵە بابە تەنیا باسی پیاز نەکەین نە سەر پیاز من لە مویسمان بەڵێ سەر پیازەکەش بەڵام ئەگەر بە دیقەتەوە سەیری ئەم بەروبوومە خۆراکیانە بکەی ئیتر لێرە لە پەنیرەوە لە مۆزەوە یا لەوانەوە مەرج نییە مە هەمویان هەمان پێداویستیان هەبێ بۆ هەڵگرتن ینی شەر نییە هەمویان بخرێتە بەفرگرەوە یان سەلاجەوە چکە هەندێکیان احتیمال لەوەکەوەی کە جەنابە باسی کرد پیاز پێویست ناکاوی خێتە ناو سەلاجەوە پەتاتە پێویست ناکاوی خێتە ناو سەلاجەوە مۆز پێویست ناکاوی خێتە ناو سەلاجەوە
حتا هەندێک جار زۆربەی سەرچاوەکانەڵێ ئەگەر بتوێت تەماتە لە چەند ڕۆژێکی ماوەیەکی کورت تا بەکاری بێنی بۆ خواردن باشتر نەیخێتە سەلاجەوە. ئەگەر بێت و لە ناو مەطبەخەکە چێشخانەکە پلەی گەرماوی کێسەت باسم کرد پلەی گەرمای ژوور لە دەوروبەری 15 پلەی گەرمیا بوو پێویست بەوە ناکە هیچ لەوانە بیخیتە ناو بەفرگرەوە یان سەلاجە ئێستا ئەو 15مان بەرزە بەرزە ئەزاین چۆنە ئەگەر دائیمە پێداویستی بۆ نمونە ئەو پیازەی کە باسمان کرد ئەبێ لە شوێنێکا بێ کە پلەی گەرما بە شێوەی تیجاری باز ناکەم من باسی ماڵەکەم دوایی من هین نەبێت یعنی فەرقەکە ئەوەی کە باسم کرد لە ناو ماوە تۆ بۆ پێوتە شێڵڤلای بۆ چەند ڕۆژێکی کەمە یعنی تەمەنێکی کەمە کە تۆ بەکارێنیت ئەگینەوەکو بە شێوەی بازرگانی بەکاریێنی بۆ 6 مانگوانە ئەوە پێبێت لە ساتخانە بێ ئەوە لەبێت لە گەنجینەی ساردا بێ ئەبێت تاریک بێ ئەبێ هەوا گۆڕکەی تیاوی ئەو شتانە باسکەین بەڵام کە باسێکی بکەین ئەوەی کە جەنابە باسی کرد بۆ خانمان و ئەوە لە ناو شەبەکەیەکە دای بنێ لە ناو سەبەتەیەکە دای بنێ تاریک بێ شێدار نەبێ فێنک بێت لە پلەی گەرمای لە دەوروبەری 10 بۆ 12 بێ پەتاتەش بە هەمان شێوە پەتاتە بە هیچ شوێ ناوێتە سەلاجەوە نابێت تشکی هەتاو لێ بە یعنی زۆر ڕێگەی کلاسیکی هەیە ئێستش ئەگەر لە ئەنتەرنێت تا بگەڕی ئەوانە زۆری بەرچاو دەکەوێت ئەگەر بکرێت خانمان بێن مەسەن پەتاتە لە ناو کارتۆنا هەڵگرن یان لە ناو شوێنێک کاڵیدین کە ڕووپۆشی دەرەوەی هەتاو نەیبڕێ ینی بەری نەکەوە ڕاستە خۆچکە بەڕاستی هەندێک مەواد دروستە بێت کە مادانە ژەهرە بە تایبەتی مادەیەکی سەوز دروستە بێت کە زۆر جار ئەوە خەڵکی خوا لەوانەیە ئەگەر زۆر بەردەوامێ لەسەری تەسەمومی پێ بکە ژەهرایی و زیانیش پێ بگەێنێ بە تایبەتی بۆ خانمان هەر زۆر زیانی پێگەێنێ جا لەبەر ئەوە پەتاتە ئەگەر بکرێت لە دەوروبەری مەسەلەن پلەی گەرمای 10 بۆ 12 هەتاکو هەشتیش کێشە نییە پیاز بە هەمان شێوە مۆز ئەگەر بتوێ لە ناو سەلاجە بێ بەڵام ئەبێ لە ماوە 1-2 ڕۆژا بخورێ ئەگینە مۆز نابێت لە پلەی گەرمای 12 کەمترە هەڵبگیرێ و ئەگەر بکرێت بتوانی بە وەرەقەیەکی ئەلەمنیۆمی ئەو بەشەی بڵین ئەم بەشەی خوارەوە ئەمەی بپێچتەوە بۆ ئەوەی بەڵێ ئەو ڕەنگە زەرد و جوانەی بمێنێتەوە زۆر جار ڕەشە بێتەوە زۆر جار ڕەشە بێتەوە ڕەش بوونەوە کە گەفتە سەلاجەوە ڕەشە بێتەوە بە دەرەجەیەک خەتای ئەوەیە کە باب ئەم معلوماتش هەر بەم ینی بە شێوەیەکی گشتی ئەو میوانەی هی منتیقەی ناوچە کەمەربەندیەکانە ئیستیوایەکانە بە هیچ شوێ تەحملی ئەو پلەی گەرمایی خوار هەژ ناکەن یعنی ئێمە دوو نەوع بەربوومان هەیە ئەوانن کە لە داری گەڵاوەری و میوەکانیان وەرەگنی وەکو سێوە هەرمێ بەیە قۆخە قەیسیە چوال ئەمانە بەس ئەوانی تر کە مەسەن وەکو ئەڤۆگادۆیە مانگۆیە مۆزە ئەمانە هی منتیقەی کەمەربەندیەکانە یعنی ناوچە ئیستیوایەکانە ئەمانە بە هیچ شوێ تەحملی خوار پلەی گەرمای دەناکەن ئەگە دایشی بنێن وەکو لە سەلاجە جەنابە فەرمووت ڕەشە بێتەوە بۆ لەبەرەوە سەرمایی بە یان زۆر جار مادەی تیا و مادەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بێتە هۆی ڕەشبوونەوەی تر بەهۆی ئەکسەدەوە بەهۆی بوونی ئۆکسجینەوە کاریگەریەکە هەندێک جار خانمان سەوزە میوەکان ئەیشۆنەوە لە دوایە بەتەڕی ئەخێنە ناو سەلاجەکە من بەپی هەنێ توێژینەوە خوێندومەتەوە کە ئەڵێت نابێت هیچ خواردەمەنیەک بەتەڕی یاخود هەوای هەبێ بیخەیتە ناو سەلاجەکەواتە شێوازە دروستەکە چییە کە من بمەوێت پارێزگاری لێ بکەم و چی خەمە بە فرگرەکەوە قسەکەی جەنابەت تەواوە یعنی خۆی دوو فکرە هەیە بەڕاستی من خۆم لەگەڵ ئەوان بە هیچ شێوە میوە سەوزە نەشۆرێتەوە بەس پاک بکرێ من بەستمەوەی پاک بکرێتەوە ئیتر جاری وا هەیە بۆ نمونە گە دەستکێ سەوزە بتێ بۆ چەند ڕۆژێک هەڵیگریت بەڕاستی پاک بکرێتەوە لەو مەسەلەن لقیتیان نەخۆشە پیایەتی مەسەلەن پیسە یان خاک و خۆڵی پێوەیە لەوانی هەندێک جار بەقایە و پاژماوە و شتی تری حیواناتی تری پێوە بێ لەبەرەوە زۆر تەواوە بەڕێی من پاک بکرێتەوە بخێتە ناو قوتوویەکی پلاستیکیەوە ئەگەر بکرێت شوشە بە دەرەجە 1 شوشە دوای ئەو سیرامیک دوای ئەو بکرێ وەرەقە لەمنمی ئەگە دەست نەکە و بکرێتە پلاستیکەوە قوتومان هەیە پلاستیکی قەپاتە هەند یان ئەگەر بۆ نمونە سەوزەکان ئەگەر بکرێتە ناو هەندێک کاغەز هەیە پێوترێت کاغەزی سپی ئەوەنە کاغەزی پێڵن کاغەزی مەطبەخی پێڵن چێشخانەی پێڵن نەکرد چاپکراوە هیچ جەریدۆ ئەمانە بەس وەرەقەکەی تقریبن هەمان جۆری تایبەتە بە مەطبەخ بەو شێ بەڵێ ئەگەر بێت و باوا پێچێتەوە بۆ بە شێوی بە وشکی هەڵبگیرێ یعنی نابێ جەنابە فەرمووت تەڕی پێوە کە تەڕی پێوە بوو کە ڕوو لەسەری گەشاکە یەکەمین دوژمنی میوە و سەوزە کەڕووە
کاتە شۆرێتەوە لە دوای وشکی کات و ئەندەی بنێت تا وشکی بێت و دوای بیکاتە سەلاجەکەوە. ئەکرێ مەسەلەن بۆ نمونە تۆ پرتەقاڵت هەیە سێ و تێمانە ئەکرێ بشۆرێتەوە بەس وشک بکرێتەوە بۆ ماوەی چارەکێ 20 دقە ئەو وەختە بتوانرێ بەجیا هەڵبگیرێ. ئێستا ئەو شێوەیە یەک تەوسیە تریشم هەیە ناوێت بۆ شوێ میوە بەیەکەوە دابنرێ تێکەڵی کەیت حتا خەیار لەگەڵ تەماتە بەڕاستی ناوێت بەیەکەوە هەڵبگیرێ چکە بەڕاستی بە تایبەتی تەماتە یەکێکە لەو میوانەی یان بڵین ئێمە بە میوە ناوێت بێ بەڵامێکێکە لەو سەوزانین کە گازی ئەسیلین دەرەیە ئەو گازە پێوتێ هۆرمۆنی پیرێتی یعنی وا لە میوەکانەکە زوو پێگەێنێ سەو مۆزە مەسەن بەو گازە پێگەێنراوە ئەو سێوە کە پێگا بەو گازە پێگەێن یعنی خۆی طبیعی بە شێوەی سروشتی دەریئە خۆمان پیر نەکات دکتۆر ئەم گازە درایتە تەماتە نەخۆین خۆی مەش گەینە تەمەنێک هەروەمان لێ بەڵام جارێ هۆرمۆنی گەنجێتەکەمان زاڵترە بەسەرەوە بەڵێ لەبەر ئەوە ئەبێ میوەکان یەکش ئەوەی کە بیرم کەوتەوە قەت بە هیچ شێوەیەک بەو نایلۆنە بۆ علاگەی کە لە بازارەوە میوەی سەوزەیەکی پێکرێکسەر مێخەرە ناو سەلاجەکەەوە ئەگەر بکرێت بکەیتە ناو نایلۆنێکی ترەوە یا ئەو شتانی کە باسم کرد ئەگەر قوتووی مەسەن شوشە هەبێ سیرامیک هەبێ یان لەبەرەوە لەوانەیە هەندێک جار مەسەن بەکتریای پێوەیە کەڕووی پێوەیە نەخۆشی تری پێوەیە دەستی خەڵکی تری بەرکەوتووە ئەگەر بکرێ ئاڵوگۆڕێک پێکری ئەنجام بخێتە ناو بەفرگرێتەوە. دکتۆر ئێستا ئێمە سارکەروەیەکمان هێناوە بۆی کە تۆزە لای بیرەنان زیاتر ڕوونتر بێ هەندێک لەو میوانە و هەروەها کۆمەڵێک بابەتی کەی لێ کە من حەزەکەم یەکەم بابەتیان گەر هەستی بەڕێز لەڵمانە لەسەر هێلکە یعنی ئێمە ڕۆژانە هێلکە بەکارێنین وازانین کە بەرواریشی پێوەیە بەڵام زۆر پرسیاری زۆر خێزانە ئەڵێ کە من مادەم لە سارکەرەوەیە ئیترە مێلکەیە خراپ نابێت من پێم خۆشە تۆ ڕوونکردنەوەی کە مادام ئەمە لێرە دایەنین ئێمە باشە ئەمە شوێنی هێلکێ ئەمە شێلکەکە خۆەتی بە بەروارەکەەوە ئایا ئەگەر هەرمایەوە دوای ئەو مانگی کە لە سەریەتی پێویستەکە ئێمە دەریبێنین و فڕێی یاخود ئەمە سارکەرەوەی هیچ تێک ناچێت هەموو شتێک تەمەنی هەیە شتریش هەیە بەنیستر هێلکەوە بێ لە بەرچاوی بین هێلکە عادەتەن ئەگەر بکرێت ئەگەر یعنی لە ماڵ من لە ماڵی خۆما واکە مەسەن هێلکەکە ئەشۆمەوە تۆزێ ئاوە بەهینێک و دوای وشکێکەکەمەوە و ئەیخەمە ناو قوتێکەوە لە شئینەکە دایانێ بەڵام هێلکە تقریبا تەمەنی 3 تا 5 هەفتە ئەمێنێتەوە بە شێوەیە یعنی ئەو کوالتی خۆی لەدەست نهات چکە کە کۆن بوو هەستی پێکرێ بە تایبەتی ئەگەر شوێنی گواستنەوەکەی نەقڵکردنەکەی خەزمکردنەکەی هەتا گۆگات دەزێمە خراب نەبێت زۆر جارێمە بارە بینین مەسەن بۆ من ساڵی پار سەفرێکم کرد بۆ ئێران بە ترێلەی گەورە بینی بووم مەسەلەن هێلکە لەو ڕێگەی خراپە بوو چکە لە مەرزەکان مابووە شوێنەکە بۆ گەرمایە تەحملی ئەوە ناکە جا بۆیە کە جەنابی فەرموود کە دایانی ئەمیش تەمەنی هەیە لە 3 تاکو 5 هەفتە تۆ ئەتوانین لە ناو سەلاجەکە هەڵی بگری بەڵام بۆ شەوەی کەوتم پاک بکرێت و تعقیم بکرێت زۆر جاچکە بەکتریای پێوەیە هینی پێوە یان پێش بەکارهێنانی بشۆرێتەوە ئەوەش بەو شێوەیە ئەتوانرێت لێرە بێ یان لە هەر شوێنێکی ترابێت لەو ڕەفانە ئەتوانین دابنێت. ئەم پیازە لەوانەیە هەنێجا کە خانمان بەکارێنە هەرچ کەسێک لە ماڵەوە لە تێکی لێ کاتەوە لە تێکتری ئەمێنێتەوە ئەی کاتە ئێستا ئەم هیناناتوە ئەم زەرفە کڵاویەکانی پیاڵن ئەیکەنە سەری خواردنیان ئەمەی تیالوت پێچەکەنەوەیکەنە ناوی ئەمە زیانی تەندروستنیە کە من جارتی دووبارە پیاز بە هیچ جارێک نابێت لە سەلاجە هەڵگیری ئەمە یەک دوم بە لەتکراویش هەر نابێت خۆی وشکەکاتەوە و لەگەڵ ئەوەشە چکە ماوادی کبریت و ئاینتیا هەنێ تەفاعلات هەنێ کارلێک دروستە بێت کە تامو بۆ نیشان هەمیشە گەشتمان بۆ کەوتۆ کە ئەڵەن پیاز دەتوانێت میکرۆب لە خۆی کۆکاتەوانێ بەڵێ من لەگەڵ ئەوانی ناگەر من لەگەڵ ئەوانی زانست لەگەڵ ئەوانیە کە بەڵێ پیازی بەڵێ بەنسبەت ئەمانەوە پەتاتە ئەمە وتمان تەمەنم دوانەمە هیچ ئەمە ناکێتە ناو سەلاجە ئەم پەتاتە ژوتمان لە ناو کارتۆنێکە هەڵەگیرێت ئەمەش دەبێت لە پلەی گەرمای چاگە بخێتە ناو سەلاجە و پەتاتە طبعاً پەتاتەش بڵێن دوو جۆری هەیە جۆرێکیان بەکارێ بۆ پرۆسێسین بۆ جبز بەکارێ بۆ ینی بۆ شتانی کە فینگەر و ئەوانیە دروستەکرێ هەندێکشان بەکارێنێ بۆ شێوەی ینی فرێشی بە شێوە بۆ مێز و ینی بۆ شلەوە ئەمانە بەکارێنی بۆ خواردەمەنی کە شێوەی تازەی ینی بەکارێنی دوشتی ئەگەر دکتۆر ئەگەر یارمەتی من بی زۆر جار پەتاتای کوڵێنین لێمانەمێنێت توی خینە سەلاجەوە دوای دەریێنینەوە خراپ نابێ ئاڵوگۆڕی ئەوەش طبعاً ئەبێ لە شوێنێکا دایبنێ خواردن دایما هەمیشە بێت لە بەشی بەڕاستی سەرەوە دایبنێت نزیک لە فرێزەرەکەەوە پسەن پەنیر ئەبێ نزیک بێ لە فرێزەرەکەەوە ئەمانە ماست گۆشت
باش نییە دائما ئەمانە زۆر زوو تێگەچن بە تایبەتی شیرەمەنیەکان دایمە محاولە بکە لە شوێنی نزیک بێ لە باش پلەی گەرمایی ئەم بە فرگرانە خۆی 4 دەرەجێ 4 بۆ 5 بەڵام هەتا نزیکتر بێ لێرەوە سارترە هەتا بەرەو خوار بڕۆی عادەتەن کەمتر ساردەکە بەری ئەەکەوێت لەبەر ئەوە وا باشترە کە وتمان پەنیرەکە گۆشت مریشک ئەوانە لە بنی هینەکەدابنی ئەوشکە بۆ یا مەسن چێشتێک کامێنێتەوە بەڵام نابێت بە گەرمی مەسەن برنجەکە نابێت بە گەرمیەکەش و برنجەکە ئەبێت تاوا سار بێتەوە ئەنجا لە منجڵی شابێک کێشینە لەو کاتەیە یاخود دەفری تایبەت بەخۆی واللهی ئەوان پەیوەندی بەخۆتەوە بەڵام گرنگەوەی بە گەرمی هەڵنیخیتە ناو سەلاجەکەەوە ئەنجا کە دایشێنی گۆشت و هین دایمە لێرە دابنێ گۆشت و مریشک و هێلکە لێوێ دابنێ بەر بە منجڵەکە شۆ دکتۆری خەنەکەی تااقەتیانە بیگۆڕن بیخەنە دەخشی کۆتە سەر تااقەتی ڕاستەکەی خانووی ماڵەوە وتمان پەتاتەکە بە هیچ شوێک نابێ مەسەلەن ئەگەر خەزنیش کرالەوە با بزانین مەسەلمە بزانین بۆ پەتاتە لەوە هەڵ ناگیرێت چکە پەتاتە پڕە لە نیشاستە ینی زۆربەی پێکاتەکەی نیشاستە لە ناو پلەی گەرمایی 5 بۆ خوارەوە گۆڕێ بۆ شەکر شیرینە بێ زۆر جا مەسەلەن ئافرەت هەیە مەساڵێ مامۆساون پەتاتەکەم کە سوورەکەمەوە ڕەشە بێ قاوەیە بێ بۆ قاوەیە بێت چکە ئەوە شەکرەکەی سوتاوە تەحویل بووە بە شەکر نیشاستەکە گۆڕابوو بە شەکر لەبەرەوە لەو کاتانەکە تۆ شەکرە سووتێنی عادەتەن ڕەنگەکەی قاوەی یا سوورە بێ ئەمە نەجاتمان بوو لەمە ئەمەشمان کرد بەنسە مۆزەکە وتمان مۆز ئەگەر مەسەلەن هەیە حەزەکە فێنک بێ ئەوە یان زۆر جار هەیە بەکارێنێ بۆ ساردەمەنی و شیرینیوانە نیە لەگەڵ دۆندرمەوانە ئەوەی خەتە ناو فرێزر ئەویان شتێترە بەڵام ئەگە بتێ بۆ چەند ڕۆژێکی کەم هەڵیگری بۆ ڕۆژێ دوان وتمان ئەمەی بە هینێک بە پێچە بە وەرەقە ئەلەمنیۆمیەکان ئەتوانین بخیتە بەشی ژێری ژێرەوە بەس عادەتەن ئەگەر بکرێت مەتەخەکە و فێنک بێت نەیخێتە ناو سەلاجەوە من لەگەڵیان نیم بە هیچ شێ لە ماڵی خۆوان نایکەین مەگەر حاڵەتێک سوتفە گەرهین بێ ئەگینا کە پلەی گەرمای مەسەن ئەوەی خۆی مەتەخیش نەماوە مەتبەخەکان کردەوە مەترێ بە 2 مەتر سەرەکەی ئەوی تری یعنی ئەوەی کە شوێنەکەی بۆ نانخواردنە جا لەبەرەوە ئەگەرەوە فێنک بێ بکرێت پلەی گەرماکە لە دەوروبەری 15 بێ لەوێ دایبنێت کێشەی نییە هەر لەسەر مۆزەکە بمێنینەوە بینیمە هەر لە هەنێ شوێنە مۆزەکە ئەوەی کە تۆ پاسکە بەو سیمە بەڵێ ئەی پێچنی پێچراوەوە لە مجەمیدە دانراوە لە دوایڵە من بۆ شەربەتی شیرمۆز بەکاری هەیە ئەوەشە بێت دەتوانێت کێشیتە کێشە دروست کێشەی دروست نابێت بەڵێ ئەوە بەنسبەت ئەمانەوە کە وشکەن فاسۆلیا نیسکە برنجە ئەمانش هەر لە ماڵە بەڵام وتمان شوێنەکەی هەتایی بەر نەکەوێت پلەی گەرمای لە سەر و 25 زیاتر نەبێ 25 زیاتر نەبێ وشک بێت تاوە یعنیوانە کێشەی نیە شەر نیە هەمووی بخێت سەلاجەوە بەنسبەت تەماتە وتمان تەماتە ئەگەر زانیت ئاوا مەسەن بە تەواتی پێ نەگە ئەمە خۆی چۆن لێ گڕە بردوێت تۆزلیا بەڵام هەیە تۆزێ سەوستریا کاڵترە هەیە حەزەکە سوورتر بێ ئەوە هەرە توانی نەیخێتە ناو سەلاجەوە یان ئەوەنە بکڕە دەردی لە ئەوڵی قسەکانی تا قسێکی جوانە کردوتێ ئێمە جاری وایە ڕێژێکی زۆر میوە سەوزاکڕین تۆ ئێستا دنیا وای لێ هاتووە ڕۆژانە یعنی لە هەموو لەو پڕ دنیاوە سەوزە میوەگاتێ ئێرە لەبەرەوە پێی بڕی پێویستی خۆت ئەو شانە بکڕ ئەمە ئەسار نەبێت دکتۆر ئەمە تەماتە باسمان کرد ئەوە بیکەنە سەلاجەگەر بە شێوازی زەڵاتە کاتێک کە جنیومانە بەڵێ لەو کاتیا بیکەنە سەلاجی ئەگەر زەڵاتە مەسەن زەڵاتە بە تەنیا بێ یا مەسەن پیازی لەگەڵ بێجاری خەیاری لەگەڵ ئەمانە باش نییە چکە ئەزانی بووە کاتێکە هەتاکو ئەم میوانەیە ئەم سەوزانە حتا ئەگەر گۆشت بێ ئەگەر هەتا بە شێوەی ساغ بێت یعنی حەجمی قەباری گەورە بێت زیاتر ئەمێنێتەوە هەتا بورتریکەی تەمەنیان کورتە بێتەوە بەڵێ ئەوە بەنسبەت ئەوە بەڵام ئەگەر تەماتەش بکرێت لە پلەی گەرمای مەسەلەن 8 کەمتر نەبێ ئەگەر باشترە خەیار ئەگەر هەبێت خەیار چکەمان ئەگەر زۆر جار ئەبینی مەسەن خەیار یا کوولەکە خانمی وا هەیە مەسەن داینا ئەلێرە دایناوە سەرەکەی بەر بڵین هینەک پشتی نەکەوتە سەرەکەی لێرە ڕێنکی تۆق دروست دەبێت ئەوە سەرمایی بە چکە نابێت مەسەن کوولەکە باینجان خەیار تەماتەمانە لە هەش لێ کەمتر هەڵیان باشە دکتۆر بە گشتی بە ئەو کاتی ماومانە باسیشی میوەکان بکەین خۆشە ئاماژە و پیاوتێ ئەوە هەڵێ ئەم میوانە ئاوا بەیەکۆدا نابێ بەیەکەوە ئێمەوە ڕاهاتین زۆر یان لە ماڵەکانمانە چابەتیشی گەورەیانێ هەمووی شۆنەوەی کەنە ناو ئەو بەیەکەوە بەڵێ
ئایا چی بەیەکەوە بێ و چیش لێکەڵێکادانە کاکە ئەزانین چۆنە بەنسە بۆ خواردنەوە کێشە نییە بەس بۆ هەڵگرتنەوەی کەم دەڵم مەسەن کە تۆ بێکەوە هەڵێگریم بۆ نمونە پرتەقاڵ ئێستا پرتەقاڵ و هەرمێ زۆریان فەرقە پرتەقاڵ نابێت لە پلەی گەرمای 6 کەمتر خەزنیکەی کە خەزنی کرد هەڵەگر یعنی بڵین سەرمای بامیش بە هەمان شێوە بەڵام ئەمە تۆ تا سفر پلە هەڵیگریت هەتا سفرە توانین تا پلەی گەرمای بەس نەتوانی هەرمی هەڵگری بە زەمانیان تەحمل ناکە ئەمە بەنسبەت بۆیە کاڵم هەڵگرتن بەیەکەوە مەسەن ئەمە سێویتیانە بە هەر هەرمێ و یا لیمە و ئەمە مەسە ئەم سیانە بە هیچ شێک نابێ ئەمانە مەسەن بەیەکەوە هەڵبگیرێ بۆ چکە سیرەکەی ئەمە مەسە ئەمە ئینتاجی ئەو غازەکە کەوتم ئەمە کاریگەریە لەسەر ئەمە ئەگەر لەگەڵ خیار دایبنێ کاریگەری لەسەر ئەویشەکە بۆ چکە هەندێک لە میوەکان مەسەن بۆ منە کاڵک نابێ بخێتە سەلاجەوە ئەگەر بە شێوەی ئەوە سەرکراوە بێ بۆ چکە هەندێک غازات لە کاڵەکەەوەی هەنێ بۆ نوبەران دەرەچێت کە خۆراکانی تر هەڵێمژێت بۆیە دوای هەندێک جاسەرەکەی بۆ منە من جاریواوە مەسەن لە شوێنی برنجم خواردوی نا سەلاجە بووە سمکە بۆنی مەسەن کاڵکی یاوە بۆنی شووتی یا بۆ چکە لەگەڵەوە هەڵیگرێت شووتەکە ڕاتوی ناڵکەی بێنەوەڵە گەرمێ لە تێکەکە نەم جەمیدەکەڵە باتوێ ساوێت تا دوای ناخواردن ئەمە تەندروستە وەڵاهی خۆی هەڵەیە ئەزانین بۆچی شووتی یان هەر هەموو میوەکان ئەبێ دای بنێی بڵێن تا فترێ لە شوێنێکی تۆزێ یعنی بڵێن پلەی گەرمای 10 بۆ 15 کوتن لە مەطبەخەکە تا تۆزێ ڕایەت لەگەڵ ئەوجەوە ئەگەر ڕاستە خۆی سەبی خێتە ناو سەلاجەکەەوە تووشی شۆکە بێ لەو گەرمی بۆ ساری لەبەرەوە زووتر بەرەو پیربوون و خراببوونێ بە ئێستا بارەت بە هەڵگرتنی ڕۆن هەنێ خانم هەیە ڕۆن و زەیتیش لەناو سەلاجەیە هەڵەگرێت بە هیچ شێوەیەک یعنی ڕۆن نابێت زەیت بە تایبەتی زەیتی زەیتون و ڕۆن و ئەمانە لەو پلانە نابێ هەڵگیری نابێت لە سەلاجە هەڵگیرێ دکتۆر یەک پرسیار بۆ هەمومان بەگشتی ئەم سارکەرەوەی بینین لێرە ژمارەی دانراوە بۆی کە تۆ لەسەر چ پلەیەک دایانێ بەپی هەموو جۆری خواردنەکان تۆ پلەکانت یاریکە نۆرمالترین پلە کامەیە کە ئێمە لە ماڵەکانی خۆمانە بە تایبەتی لە وەرزی گەرمیان فەرقەکە بۆ وەرزی سەرما لەم وەرزە گەرمیان نۆرمالترین پلەیان کامەیە کە دای بنین بۆی خواردنەکانمان بەگشتی جۆری کاکە ڕاستەکە دایبنی بەڵام وەکو باسم کرد ئەوانەی کە زۆر یعنی ئێمە لا ئێمە ئەمێنێتەوە یعنی ئەمە بەستمانە ئەو میوانەی کە یعنی بڵێن زۆرتر پێویستان پێێتی وەکو قۆخ و سێ و ئەمانە لە خوارد پێنجی شەوی هەتا دوونی وش کێشەی نییە باشە یعنی تا دوونی وت مەسەن ترێ هەنجیرەمان تەحملەکەن بەڵام بۆ نمونە کە تۆ پرتەقاڵت هەبوو لەگەڵا پرتەقاڵەکە ئەگەر لێرە لە دوونی ودان نابوو ئەوە زەری پێگا لەبەرەوە ئەگەر زانیت پرتەقاڵت هەیە لیمۆت هەیە ئەمانەت هەیە تەحملی ئەوە ناکە مۆزت هەیە مەی خێرە سەر دوونی لێرە سەر پێنجەکە دایبنێ ئەوان تریشت ئەمێنەوە تەحملەکەن بەس ئەگەر ئەمە بکاتە لە خوار پێنجەوە بێ سەرمای بە لەبەرەوە ئەبێ ئەمانە بخەیتە خواری خوارەوە لە بەشی خوارەوە بەڵێ ئەوانەی کە بە تایبەتی مەسەن پرتەقاڵە لیمۆیە لالەنگی ئەمانە کە ینی مۆزە ئەڤۆگادۆیە مانگووە یعنی وانی کەی منطقی من یەک باسی دەرگای سەلاجە ئێمە دۆشای قوتومان هەیە کۆمەڵە خواردنینی لە شوشەنراومانەیە بیبەری تونمانەیە کۆمەڵێ خیار شۆرمانەیە ئەمانە ڕۆژانە بەکارێنین و لەوانێ بۆ چەند ڕۆژێک کە بەکاربین زۆر جار دکتۆر دەرگای سەلاجە ئەکەیتەوە دۆشاوەکە کاڵبچڕیوە سەرەوەی نازام سپی ئەبێ کەڕووەکە ئایا ئەمە کارلێکی بێ بۆ خواردنەکانی تری ناو سەلاجەکە یاخود ئەو خواردنانەی کە لە شوشەنراون هەمووی مادەی پارێزراوی تایە ئێمە ڕۆژانە سەرەکەین ئەو بۆن و بەرامە ڕاتۆ بە ناو سەلاجەکەیە باسێکی ئەو جۆرە خواردنامەش بکەین پێشەوەی جابی ئەوە بەمە باش و بیری خستمەوە تاوان سەلاجە کە تۆ ئێستا لە ماڵە ئەمە پێویستێکی بەڕاستی ڕۆژانەی ئێمەیە ئەبێ مانگی جارێ پاک بکرێتەوە ئەبێ هەفتەی جارێک تۆ مراقبەی کە چاودێری کە بزانین چی تایە خراپ بوو چکە بەڕاستی شت خراپە بێت تۆ جارێ نایبینی لە ژێرەوە بۆیە کە لە ئەوڵا وتم ئەو میوەیە ئەو سەوزەی کە لە ئەیهێنتەوە جارەوەی کە پێگەیەوە ئەوەی کە شکاوە ئەوەی کە نەخۆشە ئەوەی کە تێک چوە لای بەرە ئێمالیکە یا فڕی بە بە تایبەتی بێ فڕی بێ ئەوەی کە کەڕووی پێ و ئەبێ فڕی بێ ئەگە فڕی نەیت زیانی پێگەین چکە هەندێک لەوانە ماوەی تۆکسیک دروستەکە لە جسمە ئەمە ئەوە باسی دۆشاوەکە ئەوانە هەندێک جار دائیما ئەگەر سیرکەی ئێمە چەندێکمان پێویستە بۆ نمونە من ئێستا لە ماڵی خۆمە من خورما من ساڵی پار نزیکەی تا 15 کیلۆ خورمام کڕیوە تا ئێستا خورمام ترم نەکڕیوە هەموو ساڵی وا ئەکەمە چەند مەزەن 15 کیلۆ خورما ئەکڕم نەوعێتی باش هەرزان لەم وەرزی خۆیان ئەیخەمە مجەمیدەوە بەڵام چه خستمەتە مجەمیدەوە مەسەن نیو کیلۆ
ئەم هەفتەی پێویستم بە نیکیلۆ دەرێنمە تاوا کیلۆ دەرێن ئەوە دۆ شاوەکەش تۆ توانی وای لێ بکەیت ئەتوانانی بکەیتە ناو کیسەوە چەندێکە دەوێت ڕۆژانەیە مەسەن بۆ هەفتەیەک بۆ چەند ڕۆژێک ئەوەنی لێ دەربێنە باقی تری ئەوەکە ئەگەر نەبوو مەسەن هەندێک خوێ بکە بەسەرینەکەەوە کەمتر کەڕووەکە یان نابێ ئەو کەوچکەی کە بەکارێنی پێی دەرێنی بیخێتە شترەوە بەکاری بێنین تۆ یان زۆر جای بخێتە بەر ئاوەکە و دیسانتی کەیتەوە ئەوانە ئەبێتە هۆی نەقڵکردنی کەڕوو لەگەڵ بەکتریا بابزانین پەیوەند پرسیارەکە چی لە سەداسەکەی ئاماژەتەوە کرد کاتێک ئەو خوانێکی مەهەڵدەگرنە بێ شوێنەکەی تاریک بێت و شێداریش نەبێت بەڵام هەندێک خانمانە کاتێک کە خواردنێک لێنە نەبێت بە فکرەکەیانە شوێن نەبێت بەدەم ساردکەرەوەیکی فرادایەن و بەریدە بەیان هەر شوێنێکی سارد بێت ئەمە زیانی هەیە وایە وەڵاهی ڕووناکی باش نییە یعنی ڕووناکی بۆ زۆربەی زۆریان باش نییە بەڵێ ئەرەوەڵا ڕووناکی چکە گۆڕانکایی دروستەکانلو دەست خۆش بێت خۆش بن ئێمە زۆر خۆشحاڵ بووین هیوادارم توانی بێتمانە گەسوودێکی کەمیش بێ بە بینەران و بیسەران وێشمانگەیان بێ زۆر سپاس دەستەکانە خۆش زۆر بەخێر بێت